برام ئەوە بەکری برام لەوێن دەرا وە کالەشم بۆ کردیا ئەو دێگری بەستەکە لە کردەکە باشە؟ تەواو زۆر باشە. ئەی تۆ چۆنی ئێستا باشتری کاک بارۆز؟ وەڵڵاهی برام زۆر خراپم. ڕۆژ لە ڕۆژ ئازارم زیاتر دەبیتم. نازانم لۆ سەرم قوڕس بۆ سەرم. ئەوە ئەی باشە کاک بارۆز دکتۆرەکەی ئوردن چی وت؟ وەڵڵا برام هەندێک حەبی دامی و بەڕێی کردم. برە دوو نێش چوومە دکتۆرشکە ئەو گوتیان هیچم نییە. نازانم ئەو سەریێشەیە چیە گرتمیتی سەرم وەختە بتەقی. ئینشەڵا باشە بی کاک بارۆزگیان. بۆ مەسەلەی گرێبەستەکەش پەلە ناکەم کاکە تا تۆ چاکە بیتەوە باشە؟ زۆر سپاس مەمنونتم سپاس خواحافیز. دەی خواحافیز برام. بهروز کاک ئازادی برات لە پێش دەرکە ڕاوەستە هەستە باوڕێم بۆ دکتۆر کچێ دەبەسە جەمیلا ئەنگۆ لەگەر ئازادی ئەدی ئەم تا ڕەوانی هیندستان نەکرد ڕەوانی مایلیزیان نەکرد ئەدی ئەم نەچوومە مسریش ئیستیفادەم کرد دەڵێن ئەو دکتۆرە فەرقی هەیە دەڵێن ئەو دکتۆرە باشە هەستا سێوانیە وەڵڵا من عیلازم نییە سەرم وەختە بتەقی ئەی هاوار السلام عليكم. عليكم السلام بخير. سلام برام دەوەرە برام سەرم تەقی برام ئەستا درەنگە دەی دکتۆرەکە چاوەڕێمان دەکە ئەستا بارۆز دەی کورە برام ئەدی عاد سەد دکتۆرتان بە من نەکرد ئێستا دکتۆرن مایە من اسمەکردی ڕاستە بەس دەڵێن ئەو دکتۆرە گەلە باشە دەهەست دەی ئەوش تەجربە دەکەی دەهەست دەی کوڕ بەهروز گیان تخوا هەستە باوڕێن هەستا کورە ئەدی ئەمتان نەبردەکەن دکتۆری عەرەب و تورک و فارس و هیچ نەما بە من ئەستا بۆکو دەکەن نەجاتت دەبی دەڵێن ئەو دکتۆرە چ گەلە باشەوەش پێم گوتی هەستە سەلامت ناوی خوای بینە دەی درەنگە وەڵڵا عیلازم نییە هەستە وەرە دەی وەرە وەرە آرامتني براكم آرامتني ولا لا حول ولا قوة إلا بالله. فرموا. يا الله السلام عليكم. السلام ورحمة الله. ولا ماشي دكتور؟ وخير منه. استاكد ماما. والله دكتور أو فحص كان أو أشعة كجدرش. يتماشى شكل إن شاء الله. إن شاء الله إجازة لك ما بعرفوني. زۆر خراپم دکتۆر خرابي. مێشکم تەقی آرامتها براكم آرامتها. ئای خوای تۆ ئەستەغفیرڵڵاه ئەو دەچە بۆ خوددا لە بۆ من هات ئای ئوف سەرم تەقی برام آرامتها. کورە دەتوەرە و سەرەی من لێکەوە با ئیسراحەت کەم والله رازقي بس آرامتها بي. هەموو نەخۆشیێک دەرمانی باروس. دکتۆر گیان جوابی فەحسەکان چێدە پێمان بڵێ يك دقيقة لازم مساعدة بكبان في زكي تام في درمست. ماما بەڵێ دکتۆر. بەپێی نەتیجەی مختبەرات و سۆنەر و ئەشعە و هەموو فحوساتەکانتان بەڕاستی نەخۆشەکەتان هیچ کێشەیەکی تەندروستی نییە. تۆ بەڕاستیتە ها؟ بەڵێ کورە دکتۆر کوشێشم نییە کورە مێشکم تەقی ئەی هاوا دکتۆر ئەو ژیانی نەمایە. بڕوات هەبیتن دکتۆر نەما لەو شاری ئەمە نەیبێنەکەنی. هەمیان گوتیان عیلاجی وەی لە کن زرافتە. ماما بەخێر بن بەڵام ئێمە عیلاج بەڕاستی ئەو نەتیجەی فحسەکان هەموو یەک نەتیجەی داوە لە هەموو مختبەرەکان لە چەند مختبەرکە کردوتانە یەک نەتیجەی داوە من ناتوانم هیچ عیلاجێکی دکتۆر بالێت نەشاکەوە ئەو برایان الحەمدوللا وەزعی مادی زۆر باشە. والله ئەگە عیلاجی لە ئەوروپا هەیە ئامادەم لە سبەی ڕێڕا زووتر نییە دەیبم بەس پێمام لە عیلاجی وێ لە چی هەیە. دکتۆر گیان هەرچەندە پارەشت پێویستە پێت دەدەین تەنها چارەسەرێکی هەبێت ئەخر مەسەلەکە پارە نییە کە تو نەتیجەی فحسەکانت باکە نەخۆشەکەت هیچ کێشەیەکی تەندروستی نییە یعنی بەبەلاش بۆ دەیبی پارەی لێ خەرج دەکەن پێناگەم ئەی چی بکەین بەڕای تۆ چی والله جەمیلە ون باب پێ باشە مادەمە عیلاجی لەکن دکتۆرەکان نییە ئەم دەرێم دێ بەمەکن مەلایەکی ئاینی با هەندێک دوعای لەسەرکە بەڵکو چادەبتەوە کورە برام هەموو دکتۆرەکان ئەوها دەرێن کورەم کوونە خۆش نیمە وەڵڵا ئەم سەرم تەقی بارۆز براکەم زانم چت پێ دەرێم برێ وایە دەهەستە باوە کورە خۆبرەم ئەم درۆتان لەگە ناکەم وەڵڵا نەخۆشمە من براکەم ئەوە تە تەقریرەکان ئەشعەکان هەموو دەڵێت و سەلامەتی باشە دکتۆر
مالت عوابي بخير بن سلامتي ان شاء الله هستا بارزي برام هستا ان شاء الله باش دبي ان فرد شاء الله دستا كامل خوش ترچاو كم بخير ئای بابا وحافظ ترچاو خدا روت يا فرا روزاني بديتوش